بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه وأتباعه إلى يوم الدين. أما بعد، قيشتنا حديثي بستودوهم قورتين نعمة دنيا بستوسي عفو بستودو من باسكت بستوسي قرنجي خير وبخشين. عن عقبة بن عامر رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: ظل المؤمن يوم القيامة صدقة. وتعالى رجي قيامة بغمر إخوة فرمي عليه الصلاة والسلام سيبريك بو خود دابنيو لرجي قيامة مسو قريب كي صدقه. شكل رجي قيامة سيبرنية جيكا أو سيبرانا نبيك إخوة دايناوة أو رجي قرمايكي زور جاواستر لم قرمايا میلێک لێمانەوە دوورە ئیلا کۆمەڵێک نەبن ئەو حەوتاقمەی کە خوای گەورە سێبەری بۆ کردوون. و یەکێکش لەوانە کە چییە؟ سەدەقەیە. ئەم پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەم حەدیثە ئەڵێ ظل واتە شتێک بڵێن ئاوەک سێبەر بێ، خۆمان ئەڵێن لە ژێری هەر کەسێ لە ژێری سەدەقەکەیە چی بووە بۆ خۆی ئەحەسێتەوە، یاتە هەرچی سەدەقەیەکی کردووە ئەو سەدەقەیە دێ لە ڕۆژی قیامەتە ئەبێتە چەترێک، ئەبێتە کەپرێک بۆی، نایە لێ ئەو ئاگرە تەئسیری تیا بکە، واتە لە ژێریدا ئەحەوێتەوە ئیماندار لەبەر ئەوەی خێر و سەدەقەکەی زۆر بووە، ئاگای لە ئەزیێت و ماندووبوونی ڕۆژی دوایی نییە. ئەچینە حەدیثی 24هەم. ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی هینەکە، باسی پاشبوون بۆ ماڵ و خانەوادە، واتە ئینسان ئیشی چاکە و باشە بکە، واتە بۆ ماڵی خۆت چاک بی و باش بی. عن ابن مسعود رضي الله عنه قال رسول الله صلى الله عليه وسلم: أحب العباد إلى الله تعالى أنفعهم لعياله. باشترين بنده، باشترين مسلمان، باشترين إيماندار لای خوای پەروەردگار ئەو مرۆڤەیە، ئەو ئینسانەیە، ئەو عەبدەیە کە بۆ ماڵەکەی خۆی باشە، بۆ ماڵی خۆی کە چییە باشە. وەک لە حەدیثی تر هەیە ئەنفەعهم للناس، بۆ خەڵکی گشتی تەواو بێ و باش بێ. ئەمە نا، بەڵکو ئەم لەیرە ئەڵێ کەسێ باشە بۆ ماڵەکەی خۆی باش بێ، یعنی بۆ کەسوکاری خۆی باش بێ. ئەو شێکێکە لەوانەی کە باشترین و چاکترین کار و کردارە ئینسانی مسلمان ئەنجامی بدە، چکە ئینسان بۆ ماڵ خۆی یعنی باشترین دەرهەمش وەک پێغەمبەری خوا فەرمێت ئەو دەرهەمەیە کە بۆ ماڵی خۆی پەیدای دەکا و سەفیشەکە، و باشترین کەسش ئەو کەسەیە بۆ ماڵ خۆی باش بێ. خوای گەورە ڕەحمان لێ بکە، عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. وصلی الله علی محمد وعلى آله وصحبه أجمعين. والسلام عليكم ورحمة الله.